نمایشکردنی چەندین تابلۆی هونەری بەدەست و پەنجەڕەنگینەکانی منداڵانی توش بوو. لە هەمان کاتیش منداڵانی ڕزگار بوو لە نەخۆشی شێرپەنجە لە چوارچێوەی پێشەنگەیەکدا کارەکانیان نمایشکرا کە تێیدا جگە لە نمایشکردنی تابلۆ چەندین کاری دەستیش بەشێکی گرنگی پێشەنگاکە بوو. وێڕای چەندین برۆشۆر و زانیاری دروست بە نەخۆشی شێرپەنجە کە هاوکات بوو ئەم ڕۆژە لەگەڵ ڕۆژی گیانی بەرەنگاربوونەوەی شێرپەنجەی منداڵی کە لە نەخۆشخانەی هیوا بەڕێوەچوو. دیارە ئەم کەمپینەش لەلایەن ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانەوە ڕێکخراوە. و ئەتوانم بڵێم یەکێک لە شێرپەنجە حساسەکان و کە پێویستی بە هۆشیاری تەندروستی لە ئاسێکی زۆر بەزات شێرپەنجەی منداڵە چکە منداڵ لە تەمەنێکە کە ڕەنگە نەتوانێت دەربڕینی تاوی خۆی هەبێ بۆ ئەو ناڕەحەتیانەوە و حاڵەتە تەندروستیانی کە دەیبێ بۆیە دەبێت دایکان و باوکان هۆشیاری تەندروستی تەواویانە بێەوە لەگەڵەوەشدا ڕەنگە ئەتوانم بڵم لە ڕووی دەرونی و یاخو لە ڕووی سۆزی خۆشەویستی دایک و باوک بۆ منداڵ زۆر جار پێویستی ئەمەش ئەو ئەمەلە بین کە ئەگەر مناڵێکە وترا شێرپەنجەی مانای ئەوە نییە کە منداڵە گیان لە دەست دەدا و ئەو تابلۆیانەی کە ئێستا دانراوە لێرە ئەو مناڵانی کە دەیان بینیت لەسەر ئەو مێزن و هاتون بە ڕوویەکی گەشەوە لە پێشوازی میوانە هەموو ئەو مناڵانە ڕەنگە لە ساتێک لە ساتەکانە توانم بڵێم پێی وترا بێ شێرپەنجێ بەڵام لە ئێستادا ئەوانە چاک بوونەتەوانێ و ئێمە دوایین ئامارکامان بۆ لە ساڵی 2021 نزیکەی 160 مناڵی نوێی توشبووی شێرپەنجە لە پارێزگای سلێمانی و لە نەخۆشخانەی هیوا تۆمار کراوە. ڕاستە هەمووی هی سنتەری شاری سلێمانی نییە بەڵکو هی ئیدارە سەربەخۆکان و هەروەها پارێزگاکانی تری عێراق و هەرێمی کوردستانە وەکوی گشتی و مناڵانەی تا ئێستا لە نەخۆشخانەی هیوا چارەسەر وەردەگرن نزیکەی 2240 نەخۆشیش بەردەوام لە چارەسەر کەین دەمانەوە بە خەڵکیش بڵێن ئەم هەموو تابلۆیانەی کە مناڵانە ڕۆژانە دەیکەن ئەم تابلۆیانە ئەمڕۆ نمایش دەکەین کە ژمارەیان تابلۆیەکان زۆرم بەڵام لەوانەیە 30 دانە پەخش بکرێ لەگەڵ کاری ئەم کارە دەستیانەی کە مناڵەکان ڕۆژەکان بە هاوکاری کۆمەڵک خۆبەخشی ڕوحسووک کە لێرە ئەنجام دەدرێت بە هاوکاری تیمی مناڵپارێزی کوردستان بە هاوکاری کارمەندەکانی نەخۆشخانەی وە هەموو ئەم کارانەی کە ئەنجام دەدەن ڕۆژانە چووکە جەنابتان دەزانن و هەموو بینەرانی ئازیژەوە دەزانن کە ئەو مناڵانە پێویستیان بە هاوکاریەکی زۆر ڕوحی هەیە کە ئەم هاوکاری ڕوحشتن هە لە مرۆڤ خۆبەخشەکانەوە دێت بۆیە ئەمانە ڕۆژانە هاوکاریان دەبن و هەموو ئەو شتانە گەورانە ئەنجام دەدەن. دوای ئەوەش کە دەستنە دەرەوە تەسەوڕ دەکەم لەو حەکانیان زۆریان دەکرێت بە دیاری یان زۆریان دەکەن ئاستێکی زۆر بەرزیشدان بەڕاستی ئەنی فێر دەمن لەومێدا چونکە بوارێکمان هەیە کە بواری هوەریە لە پاڵپشتی دەرونی و کۆمەڵاتی ئەمان ئەوەشمان هەیە. ئەوەی لای منداڵانی ڕزگار بوو لە نەخۆشی شێرپەنجە بەدی دەکرا تێڕامان بوو لەو هەستە جوانەیان کەورەیەکی بەرز و توانە و بەهرەیەکی باشیان هەیە لە حەز و ئارەزوەکانی ژیانیان کە هەنگاوی بۆ دەنێن. بۆیە بابزانین ئەوان دەڵێن چی. بەم تابلۆیە دەرم خستووە ئەم تابلۆیە 2020 بووم من خۆم ئەو کاتە قژم پێوە نەبوو. داوای تابلۆیەکم کرد وەکو ئەمە لەگەڵ چەند قەڵەمێکی ڕەنگا و ڕنگ وتم بۆم بێنن لەگەڵ شلیلە وتم لەگەڵ ئەوەی کە من خۆم قژم پێوە نییە با تابلۆکە قژی پێوە بێ دموچام دروست کردم با قژی پێوە بێ ینی ئێستا کە بیرەکەمەوە ئەو کاتە ئاوا قژم بۆ دروست کردە ئێستا ئەها خۆم لەخوا بەزیا بێ قژم پێوەیە ینی نییە هەستێکی جۆرێکە ینی نازانم چۆن هەستێکی خۆشە بەڵێ زۆر خۆشە. ئێستا ئەو کاتە لەگەڵ کچێکا بووین بێکەوە قژەکەمان ئاوا ئەچنی و دامانەنە. تا چەندە لەگەڵ مناڵانی ترا حەزەکەن بەهرە و توانەکانی خۆتان دەرخەن لەم چالاکیانە تا ڕادێکی زۆر ینی ئێستاش پێم بکرێ بێمە بۆ ئێرە ئەنی دایمە ئەمە لەگەڵ مناڵەکانە بێکەوە بین دایمە حەزەکەم لەگەڵ ئەو مناڵانە بێکەوە بین دایم پێیامە چییە بۆ سەرجە مناڵان پێم ئەوەیە کە ینی باوەڕتان هەیە بە چاکە بنەوە ینی وا بیر مەکەنەوە کە ئێوە قەت چانا بنەوە ئێوە چاکە بنەوە وەکو منسە لە خوا بەزیا بێ خوام لە پشتە دکتۆرەکان لەگەڵ خوا و دکتۆرەکان منیان چاکردێتەوە زۆر سپاسی دکتۆرەکانە مەکەم زۆر سپاسی کەسوکار و دایک و باوک مەکەم زۆر سپاسی مامۆستاکان مەکەم کە یارمەتی دەرم بوون ئەم ساڵ بۆ بڕینی قۆناغەکانم. هەوڵە بەردەوامەکانی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان بۆ پشگیریکردنی بەهرەکانی منداڵان لە نەخۆشی شێرپەنجە بەردەوام کاری جدی لەسەر کراوە. ئەمە ژوا دەکات زیاتر و زیاتر هەم دایکان و باوکان هەم کۆمەڵگەش دووبارە ورێکی باش ببەخشنەوە بە منداڵانی توشبووی نەخۆشی شێرپەنجە و هەم ئەوانش کە نەخۆشیەکەیان تێپەڕاندووە تاوەکو دووبارە ژیان لەلایەن جوانتر بکەن.